تۆفیقم دا تۆ وەرگرت. چیرۆکێکت بۆ باز دەکەم. تۆ لەگەڵ ئەو خاڵۆیە دەبێ ڕووداوی چیرۆکەکەتان چی بێ؟ پیاوێک کە بوو. ئەو پیاوە فیتەری ئۆتۆمبیل بوو. شاگردێکی لەلا بوو. بۆستە جارە لێرە بۆستە. ئەو مناڵە یەکەم شەڕی لەگەڵ ئەو پیاوە بەیەکەوە کرد. یەکەم پارەشی لای ئەو پیاوە بەدەستێنا. پیاوەکە بە مناڵەکەی دەوت زۆر منگەت کرد. کاتێ شەڕ دەکەی برام یان پشتت بە دیوارەوە دەنێی یان بەمنەوە. تۆ چێ کوڕە؟ پیاوێک هەبوو شاگردێکی منداڵی لابوو پێی دەوت دەبێ بخوێنی نابێ وەکو ئێمەت لێبێ. باشە تۆ ئەوانە لەکوێ دەزانی؟ دەبیە پیاو پێی گوت پەیمامدا مناڵەکەش پەیمانیدا بە کاچی گازگری. وا دەزانی بە وتنیەوانە وازت لێ دێنم چۆن ئەوانە دەزانی؟ ئەو پیاوە هەبوو ئەو پیاوە خۆی بستاند بە هیچی لەو منداڵە نەدەکرد. ئەو پیاوە لەکوێیە عەلی؟ ئەو پیاوە لەکوێیە؟ تۆ باشە بۆ کوڕە بۆ ڕامیس پێوتی؟ ها؟ تۆ سەچیاوی دەواز لەو پیاوە بێنن جارێکی تریشوتت پێدوتم کاچ گاز کرد لەکوێ دەزانی؟ چۆن پێترا کوڕە؟ ها؟ چۆن عومەرت فرۆشت؟ بە تاچی کرا ها؟ چیم لە عومەر کرد؟ حسابەکە بدەم بە تۆ؟ بەڵێ دەیدێ من حسابت لەگەڵ دەکەم. عومەر داوای لە من کرد وتی تۆڵەم بکەوە. درۆ دەکەی تۆ بە دوای پارەوەی بە درۆ عومەر بەکار بێنە بێشەرەفیە. دەزانی چی وت؟ وتێکم سەردەستی من لە یەخەی عەلیە. بۆچی ئەوانی نەوەستان؟ بۆ نەیپاراستم. کوڕە تۆ چی؟ تۆ عومەر ناناسی؟ نایناسی؟ ئەسڵان تۆ ناناسی عەلی. لە ئینفرادی شێتایە ناوی پەرچەکانی ئۆتۆمبیلی دەهێنا وای دەزانی لای توێ لە کار. کوڕە وەل بە لێرە وەل بە کوڕە بڕۆ. لە زیندان قسەکانی تۆی جۆرێ دەبوو. لە شەڕ ڕامەکە چاوت شۆڕ مەکە سیرکە لە شەڕ ڕامەکە پێی نەدەکرد بێتوانە بوو بەڵام هەموو ڕۆژێ ئەم داخەدەی کوشت. کوڕە بڕۆ دەوێ وازم لێ بێنە. هەمیشە ئەو لەبەر خۆیەوە دەیوت ئەگەر عەلی لێرە بووایە دەیوت ئەگەر کاکم عەلی لێرە بووایە منی دەپاراست. بەسە نازانی بۆ عومەر لە ناوەڕاستەوە کردە دوولەت پێم بڵێ ها پێم بڵێ. دەزانم کوڕە دەزانم. تۆ یعنی تۆ لە سەرەتاوە دەتزانی تۆ ڕامیس بۆچی بۆ بەیاری دەستان پێکرد؟ باشە بۆچی نەچون بە پۆلیس بڵێن؟ تۆ چی دەوێ؟ ئەرێ تۆ چی؟ بە دوای چیەوەی؟ تۆ عومەر دەبینی؟ قسەتان دەکرد؟ باشە ئەو هەموو شتانە خۆی بە تۆی گوت؟
تۆ برادەری ئەو بووی؟ ڕاستی بڵێ. نەخێر دوای تۆ عومەر نەبە برادەری کەس. بۆ عەلی بۆ کردت. چ کارێکت بە عومەرە؟ بۆچی هەموو شتێک دەکەی؟ لەبەر خاتری عومەر، لەبەر خاتری عومەر. ئەمڕۆ نامری ئەزەل. ئەزەل دواشت بڵێ سوپاسی تەفۆ بکە، ئەو ژیانی ڕزگار کردم. ئەها ئەو منداڵی دەمانچەی لێم ڕاشە تەفۆ وای زانی دەمکوژێ. مناڵی چی؟ نەدە بە ئەو داماوە بکوژێ، ویستی تۆڵێ باوکی لە من بکاتەوە. تەفۆ منی خۆش دەوێ، بۆیە پەنجەی پێوەنا کوشتی. لەبەر تۆ نایتوانی من بکوژێ، بەڵام لەبەر من ئەرانی کوشت. ئەرەن ئاوا مرد. ئەزەل چەنگیز وات زانی تەواو بووم ئەزەل ها؟ وات زانی منت بەزاند ها؟ بێگومان تۆم تەواو کرد، تۆم بەزان. باشە دەی گوێگرە. تاکسی من لە پێشەوە سارە بووم. وام زانی تۆ هاوڕێی منی، بەو شتانی تۆ لەگەڵ منت کرد، بەو ئازارانی تۆ پێت چێشتم، من باش تێگەیشتم کە تۆ کێی. لەمە دووە ئیتر تۆش تێدەگەی من کێم. سوێت بۆ شوێ جەنگیز لە زیندان ڕای کردووە. گاڵتە دەکەی؟ سوێجەکە کامل چۆن دەزانی ئەو لە شوێیە؟ من بۆ ئەم یەکەم جارە چووماوێ.